لە ئێستادا بێگومانە زانن لە گوندەکان لە قەزاکان لە ناوچە دوورە دەستەکان وانەی کۆمپیۆتەر یەکێک لە وانانەیە کە یان لەبەر کەمبوونی ئیمکانیت یان لەبەر نەبوونی مامۆستای شارەزا لە بوارەکەدا یان کۆمەڵە کۆکاری دیکە وەک خۆی گرنگی پێنادرێت هەر بۆیە ئێستا پرۆژێک هاتووەتە ئارا و پێشکەشی وەزارەتی خوێندن کراوە وەزارەتی پەروەردە کراوە بۆ ئەوەی کە بە شێوەیەکی گەڕۆک ئەم وانەیە گرنگی خۆی پێ بدرێت و قوتابیانی ئەو ناوچانەش لەم وانەیە و لە فێربوون و زانستی کۆمپیۆتەر بێبەش نەبن بۆ یکە زیاتر لەسەر ئەم پرۆژێ زانیاری وەربگرین ئەچمە لای بەڕێز مامۆستا سەلام شێخکەریم کە بەڕێزیان بەڕێوەبەری پرۆگرامەکانن لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی بۆ یکە باسی ئەم پرۆژەمان بۆ بکەن مامۆستا سەلام سڵاوە لێ بە زۆر بەخێربێ بەیانی باش مامۆستا سەلام تان باش بەیانی بینەرانی باش سپاستانەکەی بژین مامۆستا سەلام هەر سەرەتا با بە ناوەڕۆکی پرۆژەکەەوە دەست پێ بکەین ئەم پرۆژە بە تەواوەتی باسی چی ئەکا ئەم پرۆژەیە وەک ئەزانین کە لە دوای ساڵی 2014ەوە بەهۆی قەیرانانەوە کە ڕووی کردە عێراق و بە تایبەتی کوردستان و بواری پەروەردەش لەو قەیرانانە بێبەش نەبوو خوێندکارانی گوندەکان بوانەی کۆمپیوتەریان بێبەشمون لەوانەی کۆمپیوتەر بە هۆکاری چی کە وەزارەتی پەروەردە ناتوانێت لە هەموو گوندێکە تاقیگەیەکی کۆمپیوتەر بۆ قوتابخانەیەک دابنێت یا مامۆسایەکی کۆمپیوتەری بۆ دابین بکات لەو حاڵەتەیە لەبەر نەبوونی کارە باش کە ڕۆژانە مەسەن لە بەیانی و کارەبانی لە گوند و شتەکانە ئەم وانەیە پشتگوێ خراوە لە کاتێکە وانی کۆمپیوتەر تەنها لە قۆناغی 7 و 8 بنەڕەتی هەیە لەگەڵ 10 و 11 ئامادەیە بەڵام پێویستیەکانی سەردەم وای کردووە کە مناڵێکی ساوە تاوەکو پیاوێکی بە تەمەنی گەورەیە ژنێکی بە تەمەن پێویستی بە بەکارهێنانی ئامێرە زیرەکەکان و کۆمپیوتەر هەیە من هەستم کرد کە بۆشاییەک لێرەیە هەیە لەبەر ئەوە پرۆژەیەکم گەڵاڵە کردو و پێشکەشم کردو بە وەزارەتی پەروەردە بۆ ئەوەی ئەو مناڵانە بێبەش نەبن خۆتانە زانن ئێمە لە سلێمانیا زیاد محافظستیان زیاد لە 1000 قوتابخانەمان هەیە ئەگەر بێت و ژمارەی تاقیگەی کۆمپیوتەرەکان سیر بکەین لەوانە بێ هەمووی 100 دانە نەبێ لەبەر ئەوە کەلێنێکی گەورەیە لەو بوارەدا پێویست ئێمە پڕیکەین جا مامۆستا سەلام بۆ ئەم پرۆژەی کە ئێستا بەڕێستان بیرتان لێ کردوتەوە و هەروەها پێشکەش بە وەزارەتیشتان کردووە قۆناغەکانی خوێندن کە جێ ئەبێتەوە لە نێو پرۆژەکەیە بۆ ئەوی کە وانەی کۆمپیوتەر بخوێنن بە شێوازی گەڕۆک چ قۆناغێکن لە چ قۆناغێکەوە بۆ چ قۆناغێک ئەگرێتەوە خۆی لە قۆناغی بنەڕەتی کە لە پۆلی یەک دەست پێکا بۆ پۆلی نۆ لە پۆلی 7 و 8 هەیە لە قۆناغی ئامادەیی لە پۆلی 10 و 11 هەیە لە پۆلە کۆتاییەکانان نییە لە سەرەتاشەوە نییە بەڵام ئێمە تموحمانەوەیە کە ئەم بەرنامەیە قۆناغەکانی کەش بگرێتەوە یعنی قۆناغەکانی خوێندن ئەگرێتەوە چونکە پێویستی هەمویانە زۆر باش جا من باسی پرۆژەکەم کردوتم بە شێوەیەکی گەڕۆک ئێوە بەتەمان ئەم پرۆژەیە جێبەجێ بکەن خۆت زیاتر مامۆستا سەلام باسێکی ئەمەمان بۆم کە چۆن پرۆژەکە جێبەجێیەکەن بەڵێ ئەم پرۆژەیە لە سەرەتادا لە وڵاتانی لە هەندێک وڵاتی دنیا جێبەجێ کراوە بڵێن لە وڵاتێکی وەکو هندستانە کە وڵاتێکی تازە پێگەشتووە و پێشکەوتوشە لە بواری ئەلکترۆنیا ئەوانیش ژمارەی دانیشتوانیان زۆرە قوتابیان زۆرە گوندیان زۆرە مەجبور پەنایان بردوۆتە بەر ئەوە کارێکی وایان کردووە کە مناڵەکانیان هەر لە پۆلیەکی پیداییەوە شارەزای ئەو بوارە ببن کە خۆناغی ئامادەی تەواوەکەن ئەبوون بە کەسێکی داهێنەر لەو بوارەدا من خۆم لە سەردانێکمدا ئەم حاڵەتەم دی لەوێ هاتمەوە بە بەرنامەی پێشکەشم کرد بە وەزارەتی پەروەردە وەزارەتی پەروەردەش پشتگیریان لێ کردین بەڵام بەهۆی قەیرانەی کە ڕووی کردە کوردستان بە هۆی شەڕی داعشەوە نەتوان ڕاجێبەجێ بکرێ لە ساڵی 2014ەوە بەڵام ئەم چی پێویستە ئەم کارێ ئێمە پێویستی بە پاسێکە ئایا پاسەکە بەقەت پۆلێک ببێت نزیکی 20 کۆمپیوتەری تیا جێبێتەوە و پێویستی بە
دوو مامۆسای پسپۆڕ ئێمە توانین دوو مامۆسای کۆمپیوتەری پسپۆڕ قۆناغی بنەڕەتی لەگەڵ قۆناغی ئامادەیی لەگەڵ دوو هوەریشە لەگەڵ دوو هوەریە کە یەکیان شۆفێر بوو یەکیان ئیشی کۆمپیوتەر و شتەکان ڕێبخایە ئیشی کارەبا و پێداویستیەکانی گەاندنی ئەلکترۆنی و شتەکانی بۆ بکات ئەبێت ئەو چوار کەسە کە لە پاسەکان هەر چواریان شۆفێری بزانن یعنی مەرجە یعنی مۆڵەتیان هەبێت بۆ ئەوەی ئەگەر یەکێک لەمانە نەهات ئەوانی کە بتوانێت ئیشەکانی ئەوی کە بکات بۆ کۆمپیوتەرەکان ڕەنگە ئێوە خۆتان ئەم چوار کەسێک کە ئاماژەی پێەکەی لەگەڵ پاسەکەیە کە ئەڕۆنە شوێنەکە کۆمپیوتەرتان پێ بێت بەڵام ئەگەر لەوێ کۆمەڵێک خوێنکاری زۆر هەبوو کۆمپیوتەری تەواو بەردەست نەبوو بە شێوازێک ئەمە چارەسەر ئەەکەن بەنسبەت گوندەکانەوە قوتابیەکانیان ژمارەیان 20 کەسە یا 15 کەسە یا 25 کەسە تۆ لە پاسەکە 20 کۆمپیوتەرە هەیە کاتە پێویستەکە لە نێو خودی ئەو پاسەی کە پێتانە 20 کۆمپیوتەرتان پێبێت زۆر باش و پاسەکە مەرج نییە وەکو پاسێکی ئاعتیادی کە ئێمەی بینین کوشتنی هەبێ وەکو ئاسایی بەڵکو هیچ کوشتێکی تیان نییە واتە ئێوە پاسەکە وەکو پۆلێکیش بەکارێ وەکو شوێنەکەش بەکاری ئەهێنێ ئێمە تاقیگەی کۆمپیوتەرە لەگەڵ بۆ خوێندنی وانەی ئەلکترۆنیش ئێستا تەبعان نەزانی خۆی بەخۆی قەیرانی کۆڤید 19ەوە لە پۆلەکان بەڵە ڕێگەی ئۆنلاین و وانەی ئەلکترۆنیەوە دەرسەخوێنن بەڵام ئەگەر تۆ ئەمە دوو ئەتوانی زۆر کار ئاسانی کە بکەیت خۆی پرۆژێکی گرنگی لەم جۆرە جەنابەت باسیوت کرد پێشکەشی وەزارەتی پەروەردەت کردووە بەڵام ئایا پەسەند کراوە ئایا هیچ ئامادەکاریەکی بۆ کراوە لە چ قۆناغێکایە وەڵی وەکو پەسەندکردن شارەزاکانی وەزارەتی پەروەردەیانی ئەو کەسانەی کە ڕاوێژکار و خەبیرن پەسەندیان کردووە منیش خۆم لە بواری پەروەردە ساڵانێکی زۆرە کارەکەم خۆم بەڕێوەبەری قوتابخانە بموهی ئامادەی بموهێنی سەرپەرشتیار بووم و بەڕێوەبەری پەروەردە بووم 7 ساڵ و هەستم کردووە کە پێویستە خۆشم وەکو بەشێک شارەزاییەکم هەیە لەو بوارەدا ئەوانش پشتگیریان لە ڕاکەی من کردو ئەزانن کە من شتێکیان پێشکەشکە شتێکی باشیان پێشکەش ماوەستا سەلام ئەگەر هاتوو بە خۆشحاڵیەوە پرۆژەکەتان پەسەند کرا و ئیتر دەست بەکار بوون لە بەرنامەکەی کە داتان ناوە لەکوێوە دەست پێ ئەەکەن ئەو ناوچانەی کە سەرەتا بەسەری ئەەکەنەوە دیاریتان کردووە کە کوێ ئێستا ئەگەر ئەوە جێبەجێ بکەین وەکو تێست لە پەروەردەی قەرەداغێکرد من چووکە خۆم لەوێ 7 ساڵ بەڕێوەبەری پەروەردە بووم لەبەر ئەوەی قەرەداغیش ناوچەیەکی فراوانە ئەگەر بەڕێستان شارەزا هەن بۆ نمونە لە بازیانەوە تا دەربەنیخان قەرەداغی عنی لەو سنوورە لەوێەوە هەتا نزیکی دەربەنیخان و کفری و سەنگاوە بێتەوە قەرەداغ ناوچەیەکی فراوانە شوێنی هەیە ئەم بەڵام بە کۆمەڵێ تۆڕی ڕێگەوبانی زۆر چاک بەیەکەوە بەسراوە من هێناومە هەموو ناوچەی قەرەداغم کردووە بە 4 خەت هەر خەتەی کۆمەڵی قوتابخانەی لەسەرە بە پێی شوێنەکان و زۆر گەیشتن بە قەرەداغی زۆر ئاسانە چونکە تۆ لە سلێمانی بە قەرەداغ 34 کیلۆمەتر زۆر نزیکە بەڵام گوندەکانیش لەوێ نزیکن لە یەکەوە و خەتەکان مەسەن گوند هەیە لە مرکزی قەرەداغەوە لە مرکزی قەزای قەرەداغەوە لە بەڕێوەبەرەتی پەروەردەکەوە 10 کیلۆمەتر دوورە ئەو 10 کیلۆمەترە 4-5 گوندی لەسەرە ڕێگەیکیان هەیە 20 کیلۆمەترە ئەویش 10-12 دی لەسەرە ڕێگەیکیان هەیە 30 کیلۆمەترە ئەوش 6 گوندی لەسەرە لەم ئەم ڕێگایانە لە 10 کیلۆمەترەوە دەست پێکات تاوەکو 6 کیلۆمەتر ئێمە ئەگەر وەکو بەڕێستان ئەزانن لە ساڵێکا قوتابی لە کوردستانە ئەگەر زۆر باش بخوێنێت 42 هەفتە دەوام بکات لە قوتابخانە 42 هەفتەدا وانەی کۆمپیوتەریش یەک وانەیە لە هەفتەیەکە تەنها بۆ پۆلی 7 و 8 لەگەڵ 11 ئەمە زۆر مەحرومە بن لێی هەموو مناڵ ناشکرێتۆ لە گوندێکە تۆ 2 پۆلە هەبوو مامۆسایەکی بۆ دابین کەی هەفتەی 2 دەرس بڵێتەوە دانیشێت کەوابێت تۆ توانی منطقەیەکی قەزایەکی وەکو قەرەداغ بە 4 مامۆستا ئیشەکانە بەری بەڕێوە
زۆر باش دەستەکان خۆش بە مامۆستا سەلام بە هیوایەوەی کە پرۆژێکی گرنگ و پێویستی لەم جۆرە بە زوویی هەم پەسەند بکرێ هەم ئامادەکاریەکانی بۆ بکرێت و بچێتە بواری جێبەجێکردنەوە لەشی جەنابیشت ساخ بێت سپاس دەکەم بۆ ئامادەبوونەت.